لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارینی بەفر لە ناوچە شاخاویەکانی سۆران گەشتیارێکی زۆر لە ناوخۆی هەرێم و عێراقەوە سەردانی ناوچە بەفرینەکانی دەڤەرەکە دەکەن. گەشتیاران بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوونەتە چیای حەسەنبەگ لە قەزای سۆران و وێنەی یادگاری و شەڕە تۆپەڵە بەفر دەکەن. پێمە باش بەمڕۆ جمعە بۆ پشە وەرگرین سەردانی ئەم شوێنە بکەین و کاتێک خۆشمان بەسەر بوو، بەڵام زادەکە بەستوێتی باشتر وایە کە لایانی پەیوەندیدار پێش ئەوەی کە خەڵک دەست بە گەشت بکە بەیانیان زوو ڕێگەکەت چاکەن، چکە زادەکە خست بە هاتین چەند ماوەیەکی باش ڕاوەستاینە تا تۆزێ خۆرگەرمی کرد زیاتر بەفرەکە بوو، چکە ئێمە لە هەولێرین یعنی تقریبا لە 2002 ئەوزان بەفر نەباری ناوەڵە حەزم لێ نییە بەسەوە لەبەرەوە دەستم گیراوە. ئێمە ڕۆ لەگەڵ هاوڕێیان لە شاری هەولێرەوە ڕاهاتوین لە ڕێگادا سەرمان لە گەلی و جوندیان و بێ خاڵداوە لەسەر ڕێگە و خۆشمان هاتین بۆ دەڤەری سیدەکان چای عەسەنبەگ بەڕاستی بەفرێکی زۆر باریوە، شوێنێکی زۆر خۆشە، شوێنێکی گەشتیاریە، خەڵەباڕێکیشە زۆر خەڵک لە هەم شوێنێک و هاتوو بۆ ئەم ناوچەیە ساڵانە لێرە بەفرێکی زۆر دەبارێ، شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە، هەموو خەڵک دەتوانێت سەردانی بکە. بەهۆی ئەوەی گەشتار دێتێرە شوێنێکی برێن گەشتیاریە و سیاحیە شاخاویە زۆر بەفری لێ دەباری، چکە لە منتیقەی برێن عەرەبان بەفروشتیوە ناباری، کەمە زۆر بەدەگمەن دەباری، بەهۆی ئەوە گەشتیارێکی زۆر وضوء شوينا لدك الرجانة. والله احنا جايين من الموصل نجيب سياح، يعني احنا شركات سياحة نجيب سياح هنا، لأن مثلا بالموصل ببغداد ماكو ثلج، هنا الثلج أجواء حلوة، الناس هاي متونسة هاي شوفت مثل ما تشوفون يعني. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ماوەی مانجی ڕابردوو 30,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەڤەرەکەیان کردووە و پێشبینی دەکرێت گەشتیاری زستانە بەهۆی بارینی بەفر ڕوو لە بەرزبوونەوە بکات. و لەگەڵ هاتنی ئەم شەپۆلە بەفرش کە لە شەوی ڕابردووەوە بەفرێکی زۆر لە ناوچە شەخاوەکانی سنووری دەڤەری سۆرانی گرتوتەوە، ئەمە وای کردووە بەڕاستی لە ڕۆژانی داهاتوو گەشتارێکی زۆرتر بەرەو ناوچە گەشت و گوزاریەکان بێتن و لە چەند ڕۆژی ڕابردووەوە تقریبا ماوەی مانگێک دەبێتن ڕۆژانە سەروی 1000 بۆ 2500 گەشتیار لە ڕێگەی کۆمپانیای گەشت و گوزاریەکانی باشوور و ناوەڕاستی عێراقەوە بەرەو ناوچە گەشت و گوزاریەکانی ئەم سنوورە گەشت دەکەن. ئەگەرچی دابەزینی بەهایدراوی عێراقی لە بەرامبەر دراوی بیانی کاریگەری لە سەرگرانبوونی کاڵاکان دروست کردووە، بەڵام بەرپرسانی گەشت و گوزاری هەرێم پێیان وایە دابەزینی بەهای دینار دەبێتە هۆی زیادبوونی گەشتیاری ناوخۆ، چونکە هاوڵاتیان بەهۆی بەرزبوونەوەی بەهایدراوی بیانیەوە کەمتر گەشتی دەرەوە دەکەن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.